ئەو ڕووداوە دڵتەزیێنە ئەو ڕووداوە قێزەونەی کە ڕوویدات لە شەوی 25 لەسەر 26 مانگ لە مجەمەعی کەنەکەوە. ئێمە لە دوای ئەوە کە ئەو هەواڵەمان بیست هێزەکانمان دەست بەکار بوون بتوانن بە دوای ئەو تومەتبارانە بگەڕن کە ئەو کارە قێزەونیان ئەنجام داوە و خۆشبەختانە ئەمڕۆ توانیمان ئەو دوو کەسەی کە ئەو تاوانیان ئەنجام داوە دەستگیریان بکەین و خۆیان دانیان بە تاوانەکانە و دوایی لە بەردەم بەڕێز دادوەری لێکۆڵینەوە دانیان بە تاوانەکەی خۆیانانە و ئەمە دوو کەسن تەمەنیان یەکێکیان 18 ساڵە یەکیان 7 ساڵە کە ئەوە نەوجەوانە یەکێکیان بۆیە ناتوانین ڕاستە خۆی ئێستا دەمچوی پیشان بین بەڵام لێکۆڵینەوە لەگەڵیان تەواو بۆ دانیان بە تاوانەکان ناوە و ئێستا لای پۆلیس بندن و من دوێنێ سەردانی باوکی ڕێژ کوژراوەکەم کرد و لەگەڵ برایانی پۆلیس بەڵێنمان پێدان ئێمە هەموو جوودێکی خۆمان بکەینە کار بۆ ئەوەی بتوانین ئەم دەسەر ڕەشە بدۆزینە و ڕوبەڕووی دادگایکەینەوە خۆشبەختانە ئەمڕۆ توانیمان بکەری تاوانەکە دەستگیر بکەین و ڕوبەڕووی دادگای بکەینەوە. تومەتبارەکان با ئەو بزان پێشتر 2 ڕۆژ پێش ئەوەی تاوانەکە ئەنجام بن نەخشیان داڕشت بوو بۆ ئەوەی ئەم تاوانە ئەنجام بن. هیچ کێشەیەکی نیام کوڕە خۆتانەزان تەمەنی 13 ساڵ بووە هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی نەبووە هیچ کێشەیەکی لەگەڵ هیچ کەس نەبووە ئەوەی کە دانیان پیاناوە ئەم کوڕە مۆبایلێکی گرانبەهای پێ بووە لەگەڵ بڕی 30,000 دینارە مۆبایلەکەیان بردو و پارەکەشیان بردووە لەو تاوانبارانە پارە قەرزار بوون 150 بە قسەی خۆیان 150,000 دینار قەرزارن هی شوێنێک ئەو مۆبایلیان بردووە بۆی بیفرۆشن و ئەو قەرزەی پێ بدەنەوە ئەمانە سەعات بەڵێ هاوڕێی بوون یەکێکیان هەر هاوڕێی نزیکی بۆ لە مەکتەب لەگەڵێتی ئەمە سەعات 8:45 دقیقە شەو تەلەفۆنیان بۆ کردو پیان وتووە بە تەنیا وەرە بۆ ئەم شوێنێک کە ئێستا ئێوەی لێن لێرە قسە بکەین بە یەکەوە دانیشتنیە بکەین کە گەشتوتە ئێرە ئەوان بە هەردووکیان لەوێ پەلاماریان داوە یەکێکیان دەستی خسۆتە بیناخاقەی و ئەوی تر بەردێکی کێشاوە بەلاچاوە بەسەریا تووشی نەزیف بووە بە هەردووکیان خنکانیوانە و دوایی دەستیان لە ملی داوە بزانن تۆزە دیارە تەجروبەیان هەبوو بێت سەیفلیمیان کردو یاچی نازانم دەستیان خسۆتە سەر ملی بزانن گیانی سپاردووە تەواو بووە دوای گیان هێشتووە مۆبایلەکەیشیان بردووە لەگەڵ 30,000ەکە ئەمڕۆ مۆبایلەکە دانیان بەوە نا مۆبایلەکان لێرە لە خانوویەکە خسۆتە ژێر گڵەوە لە تەنیشت کەلاوەیەک لێرە مۆبایلەکەی شێنامانە سەرە مۆبایلەکەشیان دەرکرد بە دەستی خۆیان یعنی ئەمە ئەوەنێت ئیسپاتی کرد کە ئەوان تاوانەکەیان ئەنجام داوە نەخێر هەر ئەم دوو گەنجە بوون بە قسەی خۆیان لە بەردەم بەڕێز دادوەری شاردانیان پێناوە لە پۆلیس شارداوانیان پێناوە کە هەر خۆیان بوون ئەم دوو کەسە بوون نەخێر پێشین نەخێر ئەمە بان نیە و پێشینەی تاوانیشان نەبووە یەکیان ناڵێم تەمەنی 7 ساڵەوەی کان تەمەنی 18 ساڵە